سەرتا سوپاسانەکەم کە ڕێگاتاندام لە بری پارێزگاری سلەیمانی بە ناوی خۆم و کۆی کارمەندانی پارێزگاری سلەیمانی و هاوڵاتیانی پارێزگای سلەیمانیەوە پیرۆزبایی یادی 75 ساڵەی دامەزرانی ڕادیۆی دەنگی ئەمریکاکەم کە بۆ ئێمە ڕۆژێ لە ڕۆژگار ڕادیۆی دەنگی ئەمریکا ئەو دەستگایە بوو ئەو بوارە میدیایە بوو کە هەستمانە کرد کە باسیی کورد و کێشە ڕەواکانمان کرێ باسی هێزی پێشمەرگە باسی بەرخودانی تێکۆشەرانی ئەم وڵاتە بکرێ لە ڕادیۆی دەنگی ئەمریکاوە دەواازەیەکی دیبلۆماسی کوردی بۆ ئێمە ئەکرێتەوە ئەمریکیەکان و هاوڵاتیانی ئەمریکا و دەسەڵاتداران لەو ڕادیۆیەوە جۆبیستی ئازارەکانمان بوون لە ئێستادا کە فراوانبوونێکی ڕووی تەکنۆلۆژیا و میدیا هەیە ڕادیۆی دەنگی ئەمریکا لای هاوڵاتیانی پارێزگای سلەیمانی و هەرێمی کوردستان هەندی خۆی ماوە جۆرێکە لەوەی کە مێژوویەکی هەیە لە تێگەیشتن لە ئازارەکانی هاوڵاتیانی کوردستان و هەرێمی کوردستان. منی وادارم ئەم ڕادیۆیە هەر لە برەودا بێ هەر کاری بەردەوامی هەبێ و هەموو کاتێک دەواازەیەک بێ بۆ پاراستنی ئازادیەکانی بیرۆڕا بۆ پاراستنی گیانی ڕۆژبیران و ڕۆژنامەنووسان بۆ پاراستنی ئازادی ڕادەربڕین لە وڵاتی ئێمەیە بۆ گەیاندنی ئازارەکانی هاوڵاتیانی پارێزگای سلەیمانی. لە هەمان کاتە ئەمەوێ پیرۆزبایی لە بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا بکەم. بەشی کوردی هیچیان کەم نیە لەو بوارە تێکۆشانەی کە کردویانە لە گواستنەوەی ڕووداوەکانی ئەم ناوچەیە لە دۆزینەوەی هێزگەلێک بۆ پشتگیریکردنی دەسەڵاتی کوردی و بۆ پشتگیریکردنی شەقامی کوردی بۆ پشتگیریکردنی مافەڕەواکانی هەرێمی کوردستان. هیوادارم بەشی کوردی هەمیشە بەرفراوانتر بێ دەرگاکانی ئێمە هەمیشە واڵایە بۆ گەیاندنی ڕاو و بیر و بۆچوونەکان بۆ گەیاندنی پرۆژەکانمان بۆ گویاندنی ئازارەکانمان هەر دەستگایەکی میدیایی لە وڵاتانەی دنیادا و بەو بەهاگرنگەی کە ڕادیۆی دەنگی ئەمریکا و بەشی کوردی هەی بووە ئێمە تەقدیری بەهاکانی ئەوانەکەین و هیواداری نیش و هەمیشە دەرگاکانمان کراوەتەوە بۆ ئەوەی بتوانین کۆی ئازاری ئەم هاوڵاتیانەمان لە لای ئەوانەوە باس بکرێت.